ڕێبەریەکی بە خۆڕاییە دروستمان کردووە بەناوی خۆسڵاوتان لێبێت 10 ساڵ زیاترە لە سەر پەیجەکەم داواتان یەکەم کە باگابن لە دەم و ددانی مناڵەکانتان لەبەرەوەی کە هەوکردنی ددان تەنها هەوکردنی ددان نییە بەڵکو دەکرێت کاریگەری هەبێت لەسەر مێشک و دڵی مناڵەکانتان. پێشتر لە ڤیدۆکانە عەرزم کردوون کە ئەم ناوچەیە لە ڕووی مرۆڤ پێوتێ ناوچەی مەترسیدار و بڵاوبوونەوەی هەوکردنی ددان لێرەوە دەکرێت بگاتە مێشک و دڵی مناڵەکانتان. بەڵام ئەم جارە حەزم کرد لە بریەوەی کە وەک مرۆڤ لە خزمەتتانە قسە بکەم پرسیارێک لە AI بکەم. هاتمە Google AI Studio پرسیارم لێ کرد لە Google AI Studio نووسیم کاریگەری خراپبوونی ددانی منداڵ چییە لەسەر نەخۆشیەکانی دڵ. AIش بەم شێوەیە وەڵامی دامەوە. کلۆربوونی ددانی منداڵ تەنها کێشەی دەم نییە، بەڵکو بەکتریا دەگوازێتەوە بە ناو خوێن و دەبێتە هۆی هەوکردنی مەترسیداری پەردە و زمانەکانی دڵ. ئەم هەوکردنە بەردەوامە لە تەمەنی گەورەیدا مەترسی ڕقبوونی دەمارەکان و جەڵدەی دڵ زیاد دەکات، بەتایبەت بۆ ئەو منداڵانی کە کێشەی زگماکی دڵیان هەیە. باشەوەی کەزانیتان کاریگەری ددانەکان چییە لەسەر مێشک و دڵی مناڵەکانتان، گەشە و پێگەیشتن و ئاخاوتن منداڵەکانتان، پارێزی ددانی مناڵەکانتان زۆر ئاسانە. لە تەمەنی 1 ساڵەوە دەست پێ بکەن وە سەردانمان بکەن پشتیوان بەخوا لە ئازار و کلۆربوونی ددان دەتان پارێزین. ئەو بەڕێزانی کە بوارتان نیە سەردانمان بکەن یاخود دوورن لێمەوە لە هەر شار و شارۆچکەیەکەن لە کۆمنت بۆمان بنووسن ناوی نزیکترین پزیشکتان پێڵێن کە ڕامان هێناون و دەتوانین یارمەتیتان بدەن لە پاراستنی ددانی مناڵەکانتان. جگە لەوەش ئەم ڕێبەریەکی بە خۆڕاییە دروستمان کردووە، تایپان کردووە، پرنتمان کردووە و لە ڕێنمایەکانی حکومەتی بەریتانیا وەربان گرتووە و بە خۆڕایی لە خزمەتتانەیە دەتوان وەری بگرن خۆی کە سوودی لێ وەرگرن. سوپاس.